بەداخەوە ئێمە لەگەڵ کاربەدەستانی دەڤەرەکە کە دوێنێ کۆبووینەوە جەنابی کاکەڵگۆر شێخ نەجیم بەخۆی لە ناو مزگەوتەکەی بووە. ئێمە پێمان گوتینە ئەگەر هەر کەسەکیمە لە باڵەکەتی خوڕوقات بکە و هەر شتێکی بێقانونی بکە وەحدتان پێ ئەدەین. ئێمە بەخۆ تەسمیلی دادگایەکەین، بەڵام بە هیچ شێوەیەکی قبول ناکەین خەڵکیمە هەڕەشەی لێ بکرێ لەسەر ئەو کێسەی بە تایبەتی ئەو وەسعی کە لە عافیز ڕوویدا دەبی ئەو برادرانە ئازاد من لەوەی بەولاوە هیچ کەسە کە ڕەشەی لێ نەکرێ. بەڵام بەداخەوە دیارە دوو کەس تازە ڤیددیۆیان بڵاو بوویتەوە کە شۆرتەی دیانە قسەی لەگەڵ کردینەوە ڤیددیۆی پێتۆمار کردینە. بەڕاستی ئەگەڕێ بە وەسعانە نەگیرێ پێم مابی ئەو وەسع خزمەت بە کەس ناکاو کێسەکەش بە لاشی باقارێکی خراپتردا دەڕوا. هیوادارین دەستەڵات ڕێ لەوەی بگری کە هیچ کەسێک پەیوەندی بەو کەسانەوە نەکە و داوا لەو کەسانی باڵەکەتی و خەڵکی باڵەکەتیش ئەەکەین بە هیچ شێوەشی نە لێدوان بدەن و نەقسە لۆ کەس بکەن. ئەگەر هەر شتێک بوو لۆ ئەنجومەنی باڵای باڵەکەتی بگەڕێنەوە ئێمە لەگەڵ لایانی پەیوەندیدار قسە ئەەکەین و ئیشەڵا لێک تێگەیشتن دروست ئەەکەین لەوە هیچ بەرکەوتنێک نەبی. بەڕاستی ئێمە چاوەڕوانی ئەوەی بووین کە ئەو هەموو خوین و خەباتەی باڵەکەتی هەموو شۆڕشەیەک لە دوایەکەکانی لەسەردەستی ئێمە پێکاتی. ئێمە چاوەڕوانی ئەوەی بووین بەنەوەشیدی دەسەڵات پاداشتمان بکاتەوە و ئاسایشیش لە وڵاتی بۆ ئەوەیە سەروەت و سامان و سەری خەڵک بپارێزی. بەڵام بەداخەوە لە وڵاتی مە پێچەوانە بۆ ئاسایش خەڵکی خۆی و گەنجانی خۆی خەڵتانی خوێن ئەکا و ئەنجومەنی باڵای باڵەکەتی بڕیارماندا ئەو کێسا وەکو بنەماڵی شەهید و بریندارەکان ڕادستی ئەو جەنابی حاکم و ئەو پارێزەرانە بکەین بۆ ئەوەی تاوانبار بە سزای خۆی بگا. جارەکی دی هیچ کەسە جورئەتی ئەوەی نەبی لەژێر چەک و هەڕەشە خەڵکی مە خەڵتانی خوێن بکە. ئەو جارەش ئەمە بەڕاستی بڵین زۆر بە بەزایی بووین لەوەی کە بەڕاستی خوێن نەڕژێ ڕێگەمان گرت لەوەی. بەڵام لەوانەیە جارەکی دی نەتوانین و گەنجەکانمان پێ کۆنتترۆل نەکرێن